هەرێمی کوردستان جارێکیکە دەبێتەوە ترافیکی سیاسی و دیبلۆماسی سەرانی وڵاتانی گرنگی جیهان ئەوروپا ئەمریکا وڵاتانی تر سەردانی هەرێمی کوردستان دەکەن و لەگەڵ گەورە بەرپرسانی هەرێمی کوردستان کۆ دەبنەوە. ئەمڕۆژ سەرۆکوەزیرانی ئیتالیا بە سەردانێکی فەرمی گەیشتە هەرێمی کوردستان و لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی و لەگەڵ سەرۆکی هەرێم نەچیروان بارزانی کۆبوونەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە لەسەر گرنگی ئەم بابەتە سەردانی سەرۆکوەزیرانی ئیتالیا بۆ هەرێمی کوردستان میوانێکمان هەیە قسەی زیاتری لەسەر دەکەین داخۆ بزانین گرنگی ئەم سەردانەی سەرۆکوەزیرانی ئیتالیا لە چیدایە. میوانەکەمان زۆر بەڕێز ڕێزان قادر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. خاتوو ڕێزان شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. دەزانم کە کاتژمێر 6 لەگەڵ پەیام نێرمان ئێوە وەڵامی کۆمەڵێک لە پرسیارەکانی کوردستان 24تان دایەوە، بەڵام پێمان خۆش بوو لە ژووری هەواڵ زیاتر ورتر بچینە ناو ناوەڕۆکی پرسیارەکانەوە. جارێککە شەوتان باش. پێم خۆشە لەوە دەست پێ بکەین گرنگی ئەم سەردانەی سەرۆک وەزیرانی ئیتالیا بۆ هەرێمی کوردستان لە چیدایە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی بە دیاریکراویش کە سەرۆکوەزیرانی ئیتالیا دەڵێ ئەمە یەکەم سەردانمە دوای یەکێتی ئەوروپا بێمە کوردستان. گرنگی ئەم سەردانە بۆ هەرێمی کوردستان چییە؟ سڵاو لە ئێوەش ئێوارەتان باش. بەڵێ گرنگی سەردانەکە لەوایە کە هەروەکو جەنابیشتان ئاماژەتان پێکرد خودی جۆرجە مێلۆنی سەرۆکوەزیرانی ئیتالیا هاتنی بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی گرنگیەکی تایبەتە، هەم کاتەکە زۆر تایبەتە و هەم لەبەر ئەوەی پرۆسەیەک لە ئارایە ئەویش پرۆسەی ئارامکردنەوەی وەزعەکەیە لە مابینی ئێمە بەغایەوە پرۆسەیەکی تریش هەیە ئەویش پرۆسەی ئاوەدانکردنەوەی جارێکی تر عێراق و هاریکاریکردنی حکومەتی هەرێمی کوردستانە لە هەموو بوارەکانە. گرنگیەکەش لەوەیە کە کاتەکەی کاتی کرسمسە، وەکو جەنابیشیان خۆی سەرۆکوەزیران ئاماژەی پێکرد لە کاتێکا کە و ئەفسەرانەی لێرن ئەوە لەگەڵ خێزانی خۆیان و خوشکودایکی خۆیانە کرسمسیان بەسەر ببردایە، جژنی سەری ساڵ و جژنی لەدایکبوونی حەزرەتی عیسا عەلەیهی سەلام. بەڵام ئەوانەوەتان لێرە و لێرە لە خزمەتی میلەتی ئێمەیان و هاوکاری پێشمەرگە بە ڕێزەکانی ئێمەکەن. هەر بۆیە سەردانەکەی جەنابیان یەکەمین جار دەستی پێکرد وەکو شەرق لە کوردستان و لە عێراقەوە. لەبەرەوە گرنگێکی گەورەیە، چونکە ئەمە بێتە حەدەسێکیش و هیوادارم ببێتە ڕێچکەیەکیش بۆ باقی سەرانی ئەوروپا کە سەردانی هەرێمی کوردستان و عێراق بکەن. زۆر باشە. خاتوو ڕێزان بە خۆ دەزانی ئیتالیا یەکێکە لە وڵاتە گرنگەکانی ئەوروپا، ئەگەر بە هەڵەدا نەچوو سێهەمین گرنگترین ئابووری ئەوروپایە. ئیتالیا لە بوارەکانی پیشەسازی کشت و کاڵ وزە وەکو چۆن سەرۆکوەزیرانیش ئاماژەی پێدا لە زۆر لە پێشەوەی وڵاتانی جیهاندایە. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت لەو بوارانە لە کەرتی وزە کشت و کاڵ هەروەها پیشەسازی سوود لە ئەزمموی ئیتالیا وەربگرێ و ئیتالیا چۆن دەتوانێت هاوکاری کوردستان بکات؟ بە تاکید ئێستا خۆشتان نەزانن هەموو ئەوروپا لە بارێکی سەختایە لەبەر ئەو مشکلەیە و لەبەر ئەو ناکۆکیەی کە لە بینی رووسیا و ئوکراینایە. وڵاتانی ئەوروپا دووچاری حەقیقەت دووچاری بارێکی زۆر نالەبار بوونەتەوە سەبارەت بە وزە بە تایبەتی. هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراقیش بەگشتی ئەوەیە ئەو شوێنەیە کە ممکنە بتوانێت ئەو بەشەی کە نوقسانی تیا ئەهێنن لە وڵاتانی ئەوروپا بەتایبەتی لە ئیتالیاش بۆ مەسئلەی وزە کوردستان بتوانێت لەوە هاریکارێکی گەورە بکە. هاتنی جۆرجە مێلۆنی هەم بۆ عێراق و هەم بۆ کوردستان داواکاری ئەوە ئەکات و پێی خۆشە و پێی باشە کە بتوانین هاوکاری یەک بین، ئەوان بتوانن هاریکاری ئێمە بکەن لە دروستکردنەوە و بنیادنانەوەی وڵات و ئێمەش هاوکاری ئەوان بکەین بە دەعمی ئەوەی کە وڵاتی ئێمە وڵاتێکی ژێرزەمینی ئێمە پڕە لە ئەو ئاڵتونە ڕەشەی کە هەموو ئەوروپا با بڵین
پێویستی پێەتی ئەمڕۆ هاوکاری ئیتالیا لە دێر زەمانەوە لەگەڵ ئێمە هەیە ئەوەکو ئەزانن لە هەموو بوارەکانایە لە بواری ئارکیۆلۆژی دەستێکی زۆر باڵیان هەیە لە بواری گەشەپێدانی زراعە و کشتتوکاڵ دەستێکی باڵیان هەیە لەگەڵ ئێمەیە لە بوارەکانی بیناسازی و با بڵێن ئەرکیتێکتورە با بڵێن ناوکەشی خانوەکان زۆر دەستێکی باڵیان هەیە و میلەتی ئیتالیاش کولەن زۆر زۆر متعاتفە لەگەڵ میلەتی ئێمەیە خۆتان نەزانن لە کاتی ڕوخاندنی سەدام حوسێن و ئازادکردنی گەلی عێراق بە تایبەتی و بە تایبەتی گەلی کوردستانیش ئیتالیا ڕۆڵێکی گەورەی هەبووە هەر لەوەشە کە کاتی شەڕی داعش ڕۆڵێکی زۆر باڵای هەبوو ئەوە بوو دووهەمین قوات لە دوای قواتی ئەمریکەکان قواتی ئیتالیەکانن لێرە لە سەرزەوی ئێمە. باش خاتو ڕۆژان یەک خاڵێکی زۆر گرنج کە بەڕاستی سەرنجڕاکێش بوو سەرۆک وەزیرانی ئیتالیا زۆر بەڕاشکاون و گوتی ئێمە کونسوڵخانەی ئیتالیا فراوانتر دەکەین مەبەست لەم قسەیە چییە فراوانکردنی کارەکانی کونسوڵخانەی ئیتالیا لە هەرێمی کوردستان چ واتایەک دەگەێنێ؟ فراوانکردنی کۆنسڵخانەی ئیتالیا خۆی لە خۆیان ئیشارەتێکی زۆر گەورە بوو کە سەرۆکوەزیران دای بە ئێمە معنای ئەوەیە بەرفراوانتر ئەبێ هاوکاریەکانی ئیتالیا لەگەڵ کوردستان بەرفراوانترە بێ دۆستایەتەکەی ئیتالیا لەگەڵ کوردستان و ئەو کاری کە ئەوان ئەیانێ پێی بگەن ئامانژەکەی ئەوەیە کە ئەوان زیاتر نزیکە بنەوە بە ئێمە. حکومەتەکەی جۆرجە مێلۆنی حکومەتێکە کە خۆتان نەزانن لە چەند گروپێک پێک هاتووە با پێیان بڵێن ڕاستڕەوەکانن بەڵام لەگەڵ ئەوەشە جۆرجە مێلۆنی زۆر زۆر متعاتفە لەگەڵ ئەو وڵاتانەی کە وەکو وڵاتی ئێمە باوەشیان کردوەوە بە مەسیحیەکان و پێگە و جێگەیەکی تایبەتیان داوە بە مەسیحیەکان چونکە مێلۆنی سێ کەلیمەی هەیە لە حیاتیا کە ئێڵێت زۆری ئەڵێتوانێ ئەڵێ یەک من ئافرەتم دوو من ئیتالیم سێ لەسەر و هەموویەوە من مەسیحیم جا بە هەر سێ پێگەکە بوو ئەو مهم بوو گەشەپێدان و پەرەپێدانی قونسوڵخانەکەی معنای ئەوەیە پەرەپێدانی دۆستایەتەکەی و لەگەڵ میلەتی کوردە و پەرەپێدانی دیپلۆماسیەتیش لەگەڵ میلەتی کوردە. زۆر باشە خات و ڕێزان هەروەها سەرۆکوەزیرانی ئیتالیا دیسانەوە ئاماژەی بە خاڵێکی یەکجار گرنگ کرد ئەوان لە شەڕی داعش پشتیوانێکی بەهێزی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە بوون ئەمڕۆژ دووبارەی کردەوە گوتی هاوشانی ئێوە شانبەشانی ئێوە لە پەیوەندیەکانمان لە هاوکاریەکانمان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ڕادەوەستین و هاوکاردان دەبین ئەم قسەیە دیسان ئەوە دەگەێنێ جگە لە مەشق و ڕاهێنان ئایا دەتوانین بڵێن ئەوەی لێ بخوێندرێتەوە کە هاوکاری سەربازی هێزی پێشمەرگەی کوردستانیش بکەن؟ بەتەکید ئەو باسانە حتمما لە شوێنی خۆیان باز دەکرێتەوە جارێکی کا و جەنابیان ئامانژەی بەوە کرد کە دووپاتی ئەەکەینەوە ئەوەی کە تا ئەمڕۆ لەسەری بەردەوام بووین زیاتر لەسەری بەردەوام ببین و پەرەشی پێ بدەین حتمما لە کاتی نزیکا ئینشاءڵڵا لە سەردانەکانی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەتی هەرێم بۆ ئیتالیا حتمما ئینشاءڵڵا ئەو باسانە زیاتر قوڵەکرێنەوەوانێ و زیاتر پەرەی پێدرێ. زۆر باشە خات و ڕێزان دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم دەزانم لە ئیتالیا کوردێکی یەکجار زۆری لێ نییە چونکە ژیان لە ئیتالیا تۆزێک سەخت و زەحمەتە بەڵام ئێوە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان پێش نیازتان بۆ خوێندکارانی کورچیە بتوانن بێن و بە چه شێوازێک دەتوانن بێن لە ئیتالیا بخوێنن؟ پێشنیازی من ئەسڵان بۆ خۆتی حکومەتی هەرێمی خۆمان حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە لەم سابە دوا گرنگێکی تایبەتی تر ئەبێ بدرێت بەوەی کە قوتابیان بنێرێنە ئیتالیا گرنگێکی تایبەتی تر ئەبێ بەوە بدرێت کە پەیوەندیەکانی اقتصادیمان زیاتر بکەین لەگەڵ ئیتالیا لە بوارە جیاوازەکانە پێشنیاری من بۆ ئەو قوتابیانەش کە دێن هیوادارم هەموو زانکۆکانی کوردستان زۆر زانکۆمان هەیە هاوکارن لەگەڵ یەکتریا لەگەڵ ئیتالیا هاوکاریانەکەن و ڕازموس بەکاردێت واتە ئاڵوگۆڕی قوتابی من ئەوانم پێخۆشە کە پەرەی پێ بدرێ بەڵام هیوادارم هەر هەمووی لە ڕێگەی وەزارەتەکان و بەڵام بە تایبەتی لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بێت بۆ ئەوەی ئێمە وەکو نوێنەرایەتی بتوانین هاوکاری ئەو قوتابیانە بین
کە دێنە ئەوێ حتمما ئیتالیا وڵاتێکی عریقە هەمووتان نەزانن وڵاتێکی پڕ ئەزمونە و وڵاتێکی زۆر قەدیمە کولتورێکی زۆر فراوانیان هەیە و زۆر نزیکن لە کولتوری ئێمەوە هیوادارم بتوانین پەرەبین بەوەی کە قوتابیەکانمان بنێرینە ئەوێ و ئێمەش بتوانین بۆرسی قوتابخانەکان و دانیشگاکان بۆ قوتابیەکانی خۆمان فەرام بکەین. زۆر باشە زۆر بەڕێز ڕێزان قادر نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیتالیا ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بوویەوە شەوتان باش.